ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە سنووری پارێزگای دهۆکین و بە دوواداچوون دەکەین لەسەر کەیسی ئەو کوردە ئێزیدیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەنگی چەکدارانی داعش ڕزگاریان بووە. بەشی زۆری ئەو کوردانە منداڵن و بەشێکیشیان ئافرەتن. دەمانەوێت بزانین دۆخ و ژیانی ئەو کوردانەی ئێزیدی کە ئێستا ڕزگاریان بووە بە چ شێوەیەکە، دۆخی ڕابردوویان و دۆخی ئێستایان و مەترسیەکان لە داهاتوودا بۆ سەرژیانی ئەوان چییە؟ لەگەڵمان یەکێک لەو منداڵانەی یاخود میر منداڵانەی کە لە ژێردەستی داعش ڕزگار بوو خات و جیهانە کە لە کۆی 21 ئەو کەسانەی کە ئازاد بوون ئەو یەکە کە لەوان. جیهان سڵاڤۆڕێس تو خەڵکی شنگالی چەند ساڵە تو بنچاو کردی بوو؟ 5 ساڵ. تعاملێ داعش دەگەلوە چاوا بوو؟ ژیانی وە چاوا بوو بێ دەرێ؟ ولا تعاملي وانا قنج بو تمدن ومالكيت كرن درسار مدد قرتن يعني ما قال لك تعاملي قنجت باوان نديتا ما تشمد باوان ديتن يعني تعاملي وان تعاملك زحمة بو قال لك زعمت ما قال لك تعبوا زعمت باوان ديتن وان يعني داعش شو دخواست منه شو دخواست بس في عم صلاة أخو بكان يعني وعم ديني وان همي بزانه بان ما مجل كي رشد خو بكان ومرارة نابيف تشتكي يعني وهنا كان تشتكي في دريم كانت ودريم نكان يعني همي بريار دستي وان بو خواردن نوستن ما تشتكي يعني لازم اقعد بايوان باشا بالزور دقود لازم نيج بكن صلاة بكن بله ايوه لا جارا بري لازم صلاة اخو بكن هكا صلاة اخو نذكر بيجون هناك كافرن اگر يعني تو بيجي من صلاة ناكم چه ذكر داعش ادمدان يعني چاول دان بشاق بالدار بتشي تشتاهمي وايرة وشقامة وليد واير هجارك تو ليدان خوارية چند جار ليدان خوارية ما قال لك جارة قال لك جار باشا خواردني وچوال دانا ما چقاك دانا ما متخوار چه ده خواردن گوش برنج مریشك كيف برنج چيا تشتاق نين بو اصلا نين بو چه بو اي چه بو خواردني وان گنم بو نوکا هەستێتە چاوای دەگەڵ خێزانی خۆدا ئاخاوێن و کەس و کاریتە وێ دەرێ هەستێکی باشە؟ ئایوە لەگەڵێکی تقانجنە باشە تۆ کەس و کاری خات و گیانیە؟ باشە چیرۆکی چ بوو هیچ زانیارێکی وە هەبوو لەسەر جیهان کێ دەرێ دەژی لە کێ دەرێ ناژی بەری ئازاد ببە؟ هیچ زانیاریەک بەس جارنا ئەم پێرەت پێین جارێکم پێرە پێین على اساس بفرۆشێمە دفتەر جیمەدان يعني داعش دقل وأخذ قلتي ما بارا دخواز لا داعش قال ما أخذت إيه كده قال ما أخذت على أساس أوقي جيز يا خلاص كده ودي دفتر ما دعناوي هرد الدفتري مجبي كويتا مجنها يعني ده دفتر الوسطان بشتي ويش جيان نها تاسات أو جيان بتاني دز بسر بود جلاية داعش ينكس لا أم همي يعني كان كز نوكاد نها سيبرايوي وهشتش معلمي گەورەترین گرفتی ئەو منداڵانە ئەوەیە کە زمانی دایکی خۆیان لەبیر کردووە داعش هەوڵی داوە بە تەواتی فەرەنگی ئەو منداڵانە ئاینیان زمانیان کللتوریان بە هەموو شێوەیەک بشێوێنێ چۆن ئەوان چ باوڕێکیان هەیە چ قەنەعاتێکیان هەیە ئەو منداڵانە لەسەر ئەو ئەساسە پەروەردە بکات. ئێستا هەوڵمان داوە قسەیان لەگەڵ بکەین و هەوڵش دەدەین زیاتر قسەیان لەگەڵ بکەین بەڵام کوردیەکەیان زۆر باش نییە بۆیە سوفیان کاکە سوفیان کێکە لە ڕزگار بووەکان کوردیەکی هەژار دەزانێ زۆربەی ئەو زمانەی کە قسەی پێ دەکا عەرەبیە کوردی دەزانی تو سوفیان زۆر باش نزانی تو دایکی سوفیان دکاری بەحسەوی بکە چیرۆکی وی چاوا بوو چ دەمە هاتە بنچاو کردن أولا مسألة قرتن بله سي هشت قرتن سي هشت شمارة ما هشت زلام قرتن
از دزار و کافه فلتیم از السیرا شیخ دريبم از مال بابا خا دزار و بس فلتیم و اید ما دري همو قرتم يعني لخيزاني هو هشكس هاتينا قرتن هشت کس هشكس دقل سفيان نها هي بينش زارو جد من ماينا دوج وی کچکترین اوجید گوتن گو بوان رینا بس نهاتینا بوانرم هیچ تاکیجی نزانن ونها هیچ هار ماینا مثلا جوان ماستر و كريمي مزن وعالمه چون سر هستيدوان گوتن گو كشتينا غير ما هستيدوان ديتينا هم تشتكيجي نزانن ونزا مثلا اكيد اون جينا اون ما هويكا هوالدوان نبتدين ما جو اويد ماينا ام چون سر هستيدوان وتنها نالجنا وكتنها ناوي سفيان آزاد بويا؟ سفيان تنس سفيان آزاد بس سفيان وهي بينج ماي ناجي غير سفيان بينج ماي وياك بابي ايوان با كشتياجي ام يكسر تشتكي جي نظام يعني دز بجي بابي هاتي ام چون سر هستيدوان باشا تكليتي نوكا دقل سفيان شوايت تو ناس دكا باشا بري همو از ناس كرم يعني بري همي كاس تو ناس كرم بري همي كاس تشي مثلا سبيرا بايبيم از ناس كرم باشا تندرستي اوي شوايت خده باشه بس زلام نکاره گلک تعدیل لی بکا تشتی که زلام عقوتی بجا زلام أنا أبدر روجا هاتس كوناك من الفاحي داتيني قام سلويت خدانا يعني ما يعني رازينية دقيقة نا رازي نابي يعني أو تشتود دخوازي أو رازينية جيبا نا ولا جيناك بس زلام نكاري قلق وكا قوتي أو يسر بكا تاجاكي فكري وان بدقري بينا باشا تو وكي داكت يعني نوكا زاروكي تجي لازمات چه بکە حکوومەت بۆ زارۆکیتە لازمە ڕۆژەوی باشتر ببە با خۆدێ تشتێ ماژید بێ ئەوژی چاوێ خۆ بنێتێ و تشتێ سەرێوان هاتی مەسەلەن نەچیقەک بوو و نوهەزلام گەلەوەکە تەعام لێ پێڕە بکە و ئەو بژا زلامانەکەنیانی ئەو نەدعایلن ئەف 5 ساڵە ئەف فکرێ و سای کەتێ سەرێواندا بۆتە زەحمەتە ئاری وەلا نداك البال هبو نباب البال هبو وكاكي اختيم يك بزلمي خوي بكا يعني مجبور ان تشتي وان بكا دا اخابي دا اخابي بحث شيروكي خودك لا ولا بحثي نا كيم جارنا ديجي مثلا تشونا الشير جارنا ما حتى تقول تمت جو قصف تشيبول با معلمه جو مزاروك اللي تقرتنت بريندار ويد جو خطيه جو شنت خوين بيدت هاتين يعني مقول شاو أبي دستي كافر هذا وجنهوي وان زاروكت تقص في الهداية هذا يعني كقصة خد جود زلام تشد الدنيا كدتري دۆخی ئەو منداڵانە دەبینین بمانەوێ و نەمانەوێ ماندووبوونێکی زۆریان پێوە دیارە ئێوە بۆ ئەوەی کە حاڵەتی دەرونیان ئاسایی بێتەوە چی دەکەن؟ زۆر سوپاس ئێمە وەکو نویسینگەها ڕزگارکردنا ڕەواندیە کارێمە ئێسەرەکی ڕزگارکردنا ئەوە کەس و کارێتمەش دەستی تیرۆستی داعشدا کارێ ئیعادەت تەهیلکردناوان چی وەکو جەستەی چی وەکو دەرونی ئەم تێنین بۆ دام و دەستگەهێت حکوومەتە هەرێما کوردستانێ و ڕێکخراوێت NGO ڕێکخراوێت UN ئەف کەسێت تێن بەهرابەتر شوان تووشی بار و دۆخێت دەرونی خراپێت بووین هەکەر وەختی وەدیتی وەختەوە نەهۆ دیتین ئەو ئەگەر وە سەحکرد با دەرونیوان هەمواشت تێکچوویە ئەبەشت پێویستی ئیعادەت تەهیلکردن هەیە کۆ بە بێناکردن ڕاستیشک ئەوە هەندێک 4 ساڵە بتر دەستی تیرۆرسادا تووشی هەموو زڵم و زۆرداریەکێ بووین تووشی ئەشکەنجەدانەکێ بووین فکراوان هەموو هاتیە گۆهارین زمانێوان و هاتیە گۆهارتن ئۆلاوان و هاتیە گۆهارتن هەر شتێکی خراپ هەبت سەر عەردی سەر گەلوان ژن و ژارۆکاوی هاتیەکردن باشەک ئەوە پێتەوی ئیعادەت تەهیلکردنێنا باشە بەس سەبارەت بە ئیعادەی تەهیلکردن ئەو پێداویستیانە هەن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە UN کە یارمەتی ئەو منداڵانە بدات لە ماوەیەکی کەمدا بگەڕێنەوە سەرژانی ئاسایی خۆیان ئەوە بابەتێکی گەلێکی گرنگە ڕاستیشک بدەهێت جارە یان سەدێت جارە دەستگەهێت میدیایدا مە ئەف بەحسەوێکری سەرۆکاتیە ساغلەمیان دهۆکێ تەنسیق لەگەل ڕێکخراوە ئەس باوەڕتم UNFPA و هەندێک ڕێکخراوی دیواکردی و سنتەرێکی فەکری بۆی عادەت تەهیلکردناوان ئەوێت تنهێرە ئەم فرت کە نەوی سنتەری ڕاستە هەندێک کاروی بە ڕاهاتێکردن بەلێ وەکو پێتوی نهاتێکردن ئەوە هەزاراتە کەسن
ئەوە پێتیوی بەرنمەکی دوور و درێژ بەرنمەکی تر بەرنمەکی و هەموو وەسائلێت صحی و علمی تێدا بینە بکارئینان هەتان هۆشک بەرنامێ ئیعادەت تەهیلکردنا زارۆکە کەسی نەکرێ باشە بەڵام لە کاتی نەبوونی بەرنمەیەکی لەم شێوەیە لە کاتێکدا ئەو مرد منداڵانە بەشێکیان تەمەنیان لەسەر و 11 ساڵی 12 ساڵیە ینی پەروەردەی داعش بوونە ینی ئەگەری زۆرە یەکێک لە کردەکانی داعش ئەنجام بدەن ینی پێتانوانی ئەمە کارەسات دەبێتن لەوەی کە سنتەرێک نەبێ و منداڵانە لە باوەش بگرێ بۆ ماوەیە بێگومان ڕزگارکردناوان واتێتەکردن بەلێ ئیعادەت تەهیلکردناوان و ئەفزار بوونە سایکۆلۆژیەوان جارێکە دی بزەڤەرتەوەکی بەرێ هەر وەکی ڕزگارکردنیە گرنگە چەند ڕاستە ئەمێ ڕزگارتین بەلێتە خۆدیت یعنی ئەوە چەند ڕۆژە بە 2-3 ڕۆژە هاتیە باشووری کوردستانی بەری هنگی 2-3 ڕۆژە ڕۆژاوای کوردستانیش بوو یەکش وان زارۆکە ئەم هەموو دین بەس نقارین ئەوەی کەویکە ڕەش سەرسەری بکەین ئەوەش یەکش وان بە ڕێژە تاثیرە تیرۆسی داعش سەروان کردیا تاثیرەکە فکری وا سەرکردی تاثیرەکە نفسی وا سەرکردی هەر هەموو تشتێوان هاتیە گوهارتن وێدبووینە نە ئەو زارۆکە ئەو زارۆکێت ساڵ 2014 شێرچووی لەو ماشێک ئەوەش پێتیویەک و بەرنامەی تێر و تەسەل بەرەدا مەگەلێک جاراش مەداخواست کردی یعنی مەداخواست واش ڕێکخراوێت UN کردی الپارێزگەها دهۆکێ ڕێکخراوێت NGO کردی هەموو ئەو ڕێکخراوانە الجێکی وێت کۆمن هۆڵێکی داهمێت گەڵم مەداخواست واش بەرنامەی تێر و تەسەلشمەوە هەیە ینی هەتا ئێستا تایبەتیشێک ئەو زارۆقی ئەو ڕێکخراوی بناوێ مافێ زارۆکە تاخەبن مەداخواست واژێگیری و بێن سنتەرێک بتەفەکردن بۆ ئیعادەت تێلکردن وان زارۆکاش ڕاستیشک ینی لە کوردستان کوردستان بە سەدان ڕێکخراوی هەمە جۆر هەیە تایبەت بە پاراستنی منداڵان نەک بە سەدان بەڵکو بە هەزاران ڕێکخراوان هەیە و کارش دەکەن بەڵام هەتا ئێستاش کاری ئیعادەت تێلکردنی زارۆکە یەک ڕێکخراوی نەگیرا ڕاستیش ئەوەی جێ پرسیارە بۆچی ناکەن ینی کا ئەو ڕێکخراوێت بێژن ئەم مافێ زارۆکە پارێزی کاک حوسێن چەند منداڵ پێویستیان بە پەروەردەی دووبارە هەیە کا کاماران ئەو منداڵێت هاتینە ڕزگارکردن ئەوێت چوینەت بن کۆنتترۆلا تیرۆسێت داعشدا ئەوێت هاتینە پەروەردەکردن معسکراتادا دوو جۆرێت پەروەردەوان هەبوو پەروەردەکە پراکتیکی هەبوو کوێت فێری هەموو کارئینانە هەموو جۆرێت چەکیکردین پەقاندنێکردین وێری سەربڕینێکردین فکرەوانوی هاتی سەربڕین خۆکوژی کارئینانە هەموو جۆرێت چەکی ینی دەزاننەوەن بێگومان ئێستا ئەو منداڵانە تو یەک لەو منداڵانە پرسی بڵێ چی جۆری چی بکارینی حتا جۆری دۆشکەی نازانم چەند ئەمە لەو شتانە نازانم حتا ئەوان جۆراش هەمووزان کاربین ئەف منداڵەت خەتەرن پێتیویە ئەف منداڵە ئەف زارۆکە بێنە ئیعادەت تەهیلکردن بشێوەیەکی علمی بشێوەیەکی زانستی بەرنامەی تێر و تەسەدەن مە بەرنامەش هەیە بەلێ کەسنینە جێبەجێکە باشە ئێستا ئەو منداڵانە لەگەڵ کە سوکاری خۆیان دەژین مەترسی لەسەر سوکاری ئەوە بێگومان مەترسی بێگومان مەترسی وهەیە چەند منداڵ ڕزگار بووە هەتاهم بەترش 1800 منداڵاوێت هاتیە ڕزگارکردن بەلێ ئەوێت و پێتیوی عادەت تەهیلکردن هەین بەتر 300 منداڵە 400 منداڵاوێت هەیە پێویستی بە عادەت تەهیلکردنەوە بێتەکردن ینی نزیکەی 400 منداڵ پێویستی بە دووبارە پەروەردەکردنەوە کەمە زارۆکە هەی کوردەی ئێزدیە یەک کەلیما کوردی نزانێت یعنی بە چی یەک کەلیما کوردی نزانێت تنێشک عەرەبی تاخەوێت زارۆک هەی بەس ڕوسی تاخەوێت زارۆکەی ئینگلیزی تاخەوێت یعنی ئەوە زارۆکە لازم بێنە چێکردن بە زارۆکێت کوردن بە زارۆکێت ئێزدینە چۆینەوەی دەێت وان خلالێوان 4 ساڵادا تەسیرەکە گەلەکە مەزن وان زارۆکە باشە بەس کاک حوسێن ئەوەی کە ئەمە جێبستی دەبین وڵاتان زۆربەی جار باز لە کەیسی ئێزدیەکان دەکەن حکوومەت ڕێکخراوەکان ینی چۆن دەکرێت کەیسێکی وەها گرنگ پەیوەندی بە ژیانی نزیکەی 400 منداڵی ئێزدی هەیە فەرامۆش بکرد گەلێک جاراش ئەسب ڕاشکاوانەش دەبێژم هەتا ئیرۆ ڕۆژ یەک کەسی یەک لایەنی یەک حکوومەت یەک دەولەت ئەوروپا ئەمریکا ئەمە متحیدا بۆ بابەتی ڕزگارکردن کەسی چونەکە چیرۆکەکانی کوردانی ئێزدی یەکجار زۆرن ئێمە بە دوواداچوونمان کرد کەیسێکمان دۆزیەوە ئەو کەیسەش باس لە خێزانێک دەکات کە لە 12 سەرنشین پێک هاتوون لەنێ ئەو خێزانەدا تەنیا یەک کەسیان لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگال و ناوچەکانی دیکە هێرەمی کوردستان ئەنجامدرا تەنیا یەک کەسیان ڕزگاری بوو ئەوانی تر لە کۆی 12 ئەندامی خێزان 11 کەسیان کەوتە ژێر چنگی داعش ئێستا 4 کەسیان
ڕزگار بوونە 5 کەسیان ڕزگار بوونە و 6 کەسیان تاوکو ئێستا لە ژێر چنگی داعشدان. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ ئەندامانی ئەو خێزانە ئەوانەی ڕزگاریان بۆ قسە بکەین و بزانین دۆخی ژیانیان بە چ شێوەیە. تو کوڕێ مەزنی ئەو خێزانی؟ ئەرێ چیرۆکیەوە چەوەیە چەند ئەندامی خێزانی وە هەنە و چەند ئازاد بووینە و چەندیش نوکەش دەستی داعشێدان؟ وەلا ئەم 12 نەفەرە بەیت خێزانەمە الوەختی ئەم شنگارێ ئەم ڕەوین داعش هات 11 هات نەکردە نەزتنێمە تو بتەنێ ئەرێ ئەزتنێمە یعنی تەمامی هەمی خێزانیەوە هاتە بندەستێ داعشێ بوو بنچاوکردن بوو هاتگرتن ئەرێ هەمی هات ناگردنیش بلیم ژبلیتە وجا پشتی بێژە نەحمەها دایکا من و برای مەهاتم ئەو برایەتە ئەش دەسێ داعشێ پشتی واناژی دو خوشکی مش مووسلێ هاتن زەهرا ئەوش دەستی داعشێدا بوو ئەرێ هەمیل دەست دایکێتە و خوشکێتە ئەرێ هەر هەمی هەر هەمی هەمیل دەسێ داعشدەوە ش بلیمێ چاوە تو ڕزگار بوو وەلا ئەو دەرکەدن منێ مەجحەلا مەنەدوی ئەمە سیارە دەرکەبین ئەش بەر بچووکە و خێزانێ مەدویە ئەو بچنە سیارە ئش بەر جواب زەحمەتە چای شنگالی مەزنە زەحمەتە ما ئەو هێنارتە نەف سیارە ئەم ئەفشەوێ دەرکەدن بجا وەختێ بابێ مسیارەت هاژواند و خێزانە و هیمت گەل بوو وەختێ کەدنا سەرشار هێمە ڤرازیشت لەحفەرێڤە هات و هەمی گرتن برنە شنگارێ مخۆمە کامیرێ ماساحت کرێ بەرچاوێتە بوو دۆرەبێنال دەسێ مدە بۆ وەختێ لەحدا هاتی نەگردن دەسەڵاتێتە ما چ دەسەڵاتی مە هەوێ ئەو دەم ئەرێ وەلا بێجا مەژی خۆڤ شار مەژی بوستان هەبوو مەخۆ ناوداڤ شار حتا نەگەی تاریە گرتە سەرما پشتی بووی شەف بێجا ئەشنی ئەم چۆن نەچەوی پێشمەرگە ئەرێ باشە یەکەم جار کیژ ڕزگار بوو دەستی داعش یەکەم جار دایکامە و برای منێکچ ڕێناس دایکاتە پشتیوی ڕێناس ئەو ڕێناس هەردۆت گەلیاک بوو دەگەل یەک بوو ئەرێ پشتی وێ 2 ساڵە زەهرا و سوزان هات نش گەلێک ئازاد بوون هەردۆت گەلیاک بوو دگەلێک ئازاری باشە ئەو نەفۆس چنەدایە تو دکاری بێژی ئەو هەمنی ناسنامەیە چنە ئەو زارۆکی تەنە ئەخلاسە جەمیلە خاولایە ئەڤا جەلیلایە و ئەڤا جەمیلایە و ئەف ئازلامی منە حەیدەرە ئەف هەر شەش ژمارە ممانە پێنجی قەیجی ژینێت ئێزیدیا هاتنە سەر ژێکردن ئەس نزانم هەرچا قیچێن من نێودەنە نێودەنە و هەینە قیچێن مژیبن هەمە وەگا قیچێن منە هەمن وەک داگە خوشکرد منە هیچ زانیاری دەفتەنین تشتیش ئێگی ژێ نزانم وەلا ئاگرم متکەوێ ئەس نزانم نەشێبن مشێبە ڕۆژن ڕۆژت نزانم چاوا بکەم هێویێتکەن لەشنەک ئێچێکردن سەروان ئەخسیرا بگەڕ هەیە هەجێژە ساغش دەسێ ئێڤان داعشا دەرین و مالێوان ڤەگەڕینن باشە حکوومەتی هەرێم هاریکاریەوە کردێ بۆ ڕزگارکردنە حکوومەتە هەرێما کوردستان مەگەلێک سپاسیاوانکەن وانشمارە تەخسیر نەگرە بەس عراقی هەبگەشمارە ناکرێت حکوومەتی عراق هاریکاریوان ناکردە نەکرد هەبک نەکردنە ژمارە عراقی باشە هیچ زانیارێک نی نوکە کی دەرێنە تشکی ژێکی ژێ نزان ئەس هەبەکی ژێکی ژێ نزانم بەس مزوی مزانی بێ ئەساغنە و تشکی دناوی بەس مزانی بێ مدوی ساغن مڤادگەڕم دەستێ موان جارکاتت هەیە ئێک من تشکی دناوی بەێ ناویتە زەهرەیە تەمەنێتە چەندە زەهرە 11 تو ئەو دەمی ژلای داعشێ بووی تەعاملی داعش دگەلتە چاوا بوو پیس بوو تو زارۆک بوو ینی خواردنێتە چاوا بوو ژیانێتە چاوا بوو دیم خوانشوان چێت کرد و فراغت شوشتن مجلکە وان شوشتن گویا خۆلدا زارۆکێ ینی وەکی بەردەستێک تو کار دەکرد هیچ جار لە تو دەدان ینی دارکاریەتە دەکرد نا دیمن ملدا باشە ئەو چیرۆکی خوشکەکان چۆن بوو باس دەوە دەکرێت کە ینی تعاملیەکی خراپیان کردووە داعش لەگەڵیان خودێ ژیانە خوشکامەژی وەکە هەر کەسەکە ئەخسیر گەلەکە خراپ بوو پشبەر خوشکامە ئەمرێوێ 7 سال وەختێک کە دەسێ داعشدا هەف جارە کڕین و فرۆتن پێ هەف جارە کڕین و فرۆتن پێ هاتوەکردن و هەر جارەکێژی
تونندوتیژی پێ هاتەگرن یعنی لێدان پێ هاتەگرن خوار ناپیس سەردا وەکە خەدامەکرد ماڵاواندا بوو ینی باشە ئەو کڕین و فرۆشتنەی ئەوان بە چ شێوەیەک بووە کەڵی تۆ زانیاریت هەبییان هەماسێدا ئەس بێژمەتە هەفت دێنە دەرگەهیدا هەفت کەچی ئێزدیا خوارد ڕۆنشتیبان ئەو هەریاکی دێت بێژێت 10,000 ئێک دەبێژە 15,000 ئێک دەبێژە دۆلارێکی ینی نرخێوان یان نرخێوانە دۆلارێک یعنی عقلیوان وسا بووە وسا دەگەل مرۆڤ تەعامل کرد ئەری دەگەل زارۆکە ئەری وەکە زیانیاریە مە دەفوانە ووانە بچاوێ خۆ دیتین ئەوە دەفدا عشێ دەبوون و ئەو تشتێوانە بچاوێ خۆ دیتی وان هات گوتە مەڤێجە ژبەر هەندێ ئەمژی خۆسات بێژنە علامی ینی بەرا هەر کەسێک بزانێ چ تشتی خراپە ئەبسەری یەخسیری لێزیات هاتەگەرن پشتی ئازاد بوونە دایکێتە و خوشکێتە و برایەتە هیچ هاریکاریەک بۆ وەک هاتی نەکردن نه هێش دەکامیش دەسێدا عشاهات هەچ کەسەی مەدبرە جەم هەمالی نەنێڕێژی هەتا vێگاێژی ti کەسی هاریکاریە داگا من ناگەریە باشە دایە تو چ دەخوازیینەوەکە لە دیان داخوازێتە چییە؟ داخوازامە بەس ئەخسیرێن ما بێن بەس یەخسر ئازاد ئەخسیرێمان بێن ما تشکی دناوێ چەند دنیا هەمە ئاسامەکە و زان ئەخسیرێمە دێزیدیا دەستێ داعش دەمانە و هەمە ئەڤێن مای هەما ئیدکوژنە مەدوی دشتێ مەدوێ ئەخسیرێن مەژمارە ئازاد بکەن ما تشکی دناوێ ئێوە تاوەکو ئێستا چۆن هاوکاری ئەو منداڵانەتان کردووە کە لە چەنگی داعش ڕزگار بوون ئێمە نزیکەی 5 کەسە و زیاتر 5 کەسە مەیت هەین ئەمڕە هاریکاریاوان بکەین ش لای دراویەوە کوژمێکی پارەیم بدەینێ و هەیڤانە ئەم جارێکی دوسێ جاران بینە سەفرا بۆش دەرەوەی vê derê هەروەسا ئەم vê derê فێری مۆسیقێت بکەین ئەم فێری وێنەکێشانت بکەین ئەم بینە دەورێت خۆلت خۆی دیێت جودا جودا فێری گەلک زانست و زانیاریە بکەین ئێوە لە دەستپێکدا لە چیەوە دەست پێ دەکەن بۆ ئەو منداڵی کە تازە لە چەنگی داعش ڕزگاری بووە بەڵێ ئێمە کە ڕزگاروی دەستاش وەختی تێتەوێدە یەکەم جارمە دوو دەرووناس هەنا ئەوەی کەسی دینە نگوان هەردوو دەروون ناسا ئەدگەل تاخەوێت دەرونوان شرۆڤەت کات وچەکە ئەو حالەتی نگوان کە چه حالەتە دێتە شرۆڤەکردن باشە دۆخی ئەوان چۆنن ئەو کاتێک کە منداڵێک دێتە لای ئێوە دۆخیان چۆنە ڕەوشیان چۆنە تەندروستیان چۆنە بە تایبەت لە ڕووی دەرونیەوە ڕووی دەرونیوە لە ڕووی دەرونیوە گەلک خراپن هەی گەلک ینی هاتن نەشمێژە دەروونان گەلێکی خراپ بوو هاتنە فێرکردن سەرچەکە چەک تەقام بوون خۆکوژی گەلک شتێت خەتەر ینی ئەختنێت نەخۆش ینی دیتناوان گەلک بەدل کرد و زران گەلک خراپ بوو ینی گەلک خراپبوون گەلک باشە لە سەنتەرەکەی ئێوە چەند منداڵی لەم شێوەیە ئێوە خەریکن وانەیان پێ دەڵێن و جارێکی دیکە پەروەردەیان دەکەنەوە نزیکەی 5 کەسن سەرڕەتەرن تەمەنیان چەندە و پەنج تەمەنی هەر 6 ساڵی هەتا 22 ساڵی هەتا 22 ساڵ ئێوە هەموو ڕۆژانی هەینی و پێنجشەممە هەینی و شەم بوو هەمی هەینی و شەممە ئێوە مەشقیان پێ دەدەن بەلێ لە ماوەی ڕابردوودا بە هەوڵ و کۆشی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی تر توانراوە زیاتر لە 400 منداڵی کوردی ئێزیدی لە چەنگی چەکدارانی داعش ڕزگار بکرێت بەڵام ڕزگاربوونی ئەو منداڵانە تەنیا لە ڕووی جەستەیی بووە تاوەکو ئێستا زۆربەی ئەو منداڵانە پێویستیان بە ئەوەیە لە ڕووی دەرونی و فکریەوەش ڕزگاریان ببێ و بۆ ئەمەش پێویستیان بە هاوکاری تەندروستی و ڕێکخراوە جۆر بە جۆر و سەنتەرە تایبەتەکانە تاوەکو بتوانن هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی جەستەییەوە بە یەکجاری ڕزگاریان ببێت سەرەڕای ئەوەی کە دەیان و سەدان ڕێکخراوی جۆر بە جۆری مرۆیی هەیە بەڵام تاوەکو ئێستا
بە پیرهاتنی ئەو ڕێکخراوانە بۆ هاوکاری ئەو منداڵانە وەکو دەبیندرێ وەک پێویست نەبووە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.